هەروەک بەڕێستان ئاگادارن پاش ئەحادثی 16 دەی 2017 هجومی نیروی حشتی شعبی بۆ کەرکووک و دەوروبەری و محافزەی کەرکووک بەعام کە گرتیەوە خەڵکانێکی زۆر لەو سنوورانە ئاوارەی هەرێمی کوردستان بوون کە لە سنووری ئێمەش وەکو چار قەزا بێبەش نییە لە هاتنی ئەو خوشک و برانە تاکو ئێستا نزیکەی 80 عائلە لە سنووری ئێمە بوونیان هەیە 265 نفوس لە خۆ دەگرێت کە ئەو خوشک و برانە بە شێوازێکی زۆر ڕێک و پێک بەهۆی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و هەندێک خەڵکی خێرخواز کە هەر یەک لە کۆڵانی خۆی یا لە محلەی خۆی کەمپینی کۆکردنەوەی هاوکاریان داناوە بۆ ئەوەی بەهانای ئەو خوشک و برانەوە بێن لەو تعداد ئایلانە کە لە سنووری ئێمن بە همەتی ئەو خەڵکە خۆشەویستانە هیچ کامیان لە خانووی کرێدانین هەموو لە خانی خێرخوازان و لە خانووی تەبەڕوعات ئەوانەی تەبەڕوعیان کردی ئێستاش خانومان زیاترە لەو خەڵکانە ئێستاش لە بەردەستم تاکو ئەو لەحزەکە لەگە بەڕێستان قسە دەکەم 6-7 خانوم لە بەردەستە ئامادەنە تەبەڕوعان بۆ ئەوەی ئەو خەڵکانە بچنە ناوێ بەداخەوە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی فیدرال ئاژانسەکانی سەر بە UN ئاژانسەکانی UNHCR UN خێرخوازەکانی تری نێودەوڵەتی هیچ کامە تاکو ئەو لەحزە بەهانای ئەو قەزیەوە نەهاتونە ئێمە گلەی خۆمان دەخینە پاڵ ئەو نەهامەتیە کە بۆچی شتێکی تریش دەتوانم ئیزافە بکەم لێرە ئەو خەڵکانەی کە پێشتر ئێمە مەخازنمان هەبوو هاوکاری نازحین و لێ قەوماوان و تۆ بارانەکانی حدودمان دەکرد و بە یەک تەلەفۆنداوە لە UN-مان دەکرد دەمانگوت ئێمە پێویستمان بە هاوکاریە یا ئەو جیلە زەرمەند بوونە هاوکاریان بۆ مەدەنات بەڵام تاکو ئەو لەحزە بەداخەوە تاکو ئێستا بەهانای ئەو خەڵکانەواتینە ئێمە ئینتزارمان لە خەڵکی لە وەزارەتی کۆچ و ئەگەر ڕاست دەکەن وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی فیدرال کە بودجەی عامەیە لەسەر بودجەی عامەد ئەوانە یعنی فەندیان هەیە ئەو خەڵکەش هەر خەڵکی ئەو وڵاتان بەڵام بەهانای ئەوانەوە نەهاتی ئەوی دریش منتیقەی ئێمە منتیقەیەکی شاخەوی کوێستانیە یعنی تایبەتمەندێکی خاصی جغرافی خۆی هەیە ئێستا وەرزی سەرمەوسوڵەیە پێویستمان بە مەوادی گەرمکەرەوە و نەفت و خۆراک و پوشاک هەیە